پێشاتەکانی ئەفغانستان بە خێرایی تێپەڕن و بزوتنەوەی تاڵیبانیش لە دەست بەسەراگرتنی کابوڵی پایتەخت نزیک دەبێتەوە. واشنگتن زۆر بە وردی چاودێری دۆخی ئەو وڵاتە ئەکات و دوای کۆبوونەوەی جۆ بایدن سەرۆکی ئەمریکاش لەگەڵ هەریەک لە وەزیری دەرەوە و وەزیری بەرگری و ڕێوێژکاری ئاسایشی نیشتمانی ئەمریکا ئیدارەی کۆشکی سپی بڕیاری کەمکردنەوەی ستافی کارمەندانی باڵێزخانەکە و نێردا دیبلۆماسیەکانی ئەمریکای لە ئەفغانستان دەرکرد. بۆ ئەو مەبەستە ژمارەیەک لەو سەربازانەی کە تەرخان کرابوون بۆ هاوکاری دیبلۆماتکارە ئەمریکیەکان گەیشتنە کابوڵ و بڕیارە لە کەمترین ماوەدا ژمارەیەکی زۆر فەرمانبەر و هاوڵاتی ئەمریکی بۆ دەرەوەی پایتەختی ئەفغانستان بگوازنەوە. تۆڕی هەواڵی CNN ڕوونی کردەوە لەگەڵ نزیکبوونەوەی کۆنتڕۆڵکردنی کابوڵی پایتەخت لەلایەن بزوتنەوەی تالیبانەوە باڵێزی ئەمریکا لەو شارە ڕێنمایی بە کارمەندانی داوە هەرچی کەرەستەی هەستیارە لە بوارەکانی لۆجستی و هەواڵگری تێکی بشکێنن و لە ناوی ببن. CNN ئەوەشی خستە ڕوو بە گوێرەی سەرچاوە دیبلۆماسیەکانی ئەمریکا بە پێی هەڵسەگاردنی ڕۆژی ئەفغانستان و پێشڕەویەکانی بزوتنەوەی تالیبان ئەگەری زۆرە کەمتر لە هەفتەیەکدا کابوڵی پایتەخت لەلایەن تالیبانەوە گەمارۆ بدرێت. هاوکات حکوومەتی بەریتانیا 600 سەربازی ڕەوانەی ئەفغانستان کردووە بۆ هاوکاری و چاودێری پرۆسەی کشانەوەی هاوڵاتیان و دەربازکردنیان لە ئەفغانستان. لای خۆیەوە وەزیری دەرەوەی دانیمارک ئاشکرای کرد حکوومەتی وڵاتەکەی بڕیاری داوە باڵێزخانەکەیان لە کابوڵ دابخەن و سەرجەم فەرمانبەرانی بۆ دانیمارک بگوازنەوە. لە هەنگاوێکی هاوشێوەدا هەریەک لە هۆڵەندا و فینلەندا و سوید و ئیتالیا و ئیسپانیا بوونی ستافی کارمەندانی باڵێزخانەکانیان بۆ کەمترین ئاست کەم دەکەنەوە. بزوتنەوەی تالیبان بە کۆنتڕۆڵکردنی ناوەندەکانی نیوەی زیاتری ویلایەتەکانی ئەفغانستان لە گرتنەوە دەستی دەسەڵات لە وڵاتە نزیک بووەتەوە. چەکدارانی بزوتنەوەکە کەمتر لە 50 کیلۆمەتریان ماوە بگەنە کابوڵی پایتەخت و کۆتایی بە دەسەڵاتی 20 ساڵەی حکوومەتەکەی ئەشرەف غەنی بهێنێت.